أهل سنة وجماعة وابن كبنما كان بدعة يعني أهل بدع بنما كان أهل بدع بينجن يكم خوارج أوانا لإمام عثمان درچون وباشان إمام علي شان شهيد كرد وتائس خوارج ماوە ئەم خوارجە سەرەتای بیدع بووە دوای خوارج ئەمجا شیعە پیا بوو ڕافیضە دوای ئەوە جەهمیەکان ئەمجا قەدەریەکان ئەمجا مرجیئەکان هەرچی فیڕەقی تر هەیە لە ئەمانەوە سەری هەڵدا 72 فرقەکە هەر هەمووی لە ئەمانە جێبەجێ بێتەوە وەکو ئیمامی ابن حەزم و شەهرەستانیش لە کتێبەکانی خۆیانە لەبارەی میلەل و نیحەلەوە باسییان کردووە هەموو فرقەکانیان هین کردووە 72 فرقەکە لە ئەوانە هین بۆ تۆ لەم 5 فرقە طبعا ئەو حەدیثە کاڵین حەدیثی 72 فرقەکە ئەمەیە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ تفترق أمتي على 73 ملة يعني أمتكم أبيتها 73 بەشەوە هەمویان ئەچنە جەهەنەمەوە یەک فرقە نەبێ یەکسەر ئەچێتە باشتەوە کەەوەش زۆرینەکەیە يعني ئەوە کانتر هەمووی فرقەن يعني ئەوانە هەر 72کە بەقەدەری فرقە ڕزگار بۆکە نییە ئەوە ئاگاتان لێ بێ بەڵام ئەوانە لایەنداوە لە ڕێگا لایەنداوە وتیان ئەو فرقەیە کێیە کە ڕزگاریە بێ پێغەمبەری خوا فەرمووی ئەوەیە کە من و سەحابەکانم لەسەرین یا لە ڕیوایەتێکە فەرمووی الجەماعە ئەوەیە کە لەگەڵ جەماعەت و کۆمەڵی مسلمانانە بێ لا نەدابێ هەر لەوەوە هاتووە کە ئەفەرمێ ئەهل السنة والجماعة أهل السنة والجماعة يعني چی كاك دكتور أهل السنة والجماعة يعني چی أوي جماعة بإجماع علماء أهل السنة يعني أوانن كشوني سنتي بيغمرك صلى الله عليه وسلم يعني لقى القرآن أهل فرق شمي متفقا كقرآن حق وتواو على يعني على أساس يعني أجر تأويلاتنا كان هميان متفقا لسروي كقرآن حق مجالي ثانية أي كي شكلت شيء للسنة أوان شوني سنتنا كون والسنة بصحيح نازلا بلام إما ألين سنة حقا بويا إما فيما نوتري أهل السنة أي جماعات شيء جماعة أويا كلام حديثات وكلقل كومري مسلمان نبي تفريقنا كي جانبي توا بويا فيما نوتري أهل السنة وجماعة إجماع مصدر الشريعة ما هي زبوت استصحاب أو إجماع يعني فرقي هي وشيء إجماع لقل جماعة فرقي هي إجماع كوبونوي يعني يقدنجي زاناني إسلام لسر بابتك زاناني إسلام لسردمك لسردم مكانه لسر بابتك هو ابنوا أجر كوبونو وكوكبون يقدنبون لسر أو مسألة وبيوتري إجماع مسألة كاجتهادية آياتي صريحي لسرنات ودل عليك صريحي آيات وهروها حديثي بيغمري خاص الله صلى بصريح لسرينهاتوا بلكو زاناني إسلام باجتهاد كو أبنوا يقدن أبن لسر أوي أو موضوع آواتاني يعني حكمي لسردن لسردم يك لسردم مكان أو بيوتري إجماع أهل السنة وجماعة يرون بأن البدعة التي لم تخالف الكتاب والسنة والإجماع فهي غير سيئة من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها إلى يوم القيامة من دون أن ينقص من أجورهم شيء ومن سن في الإسلام سنة سيئة فعليه وزرها ووزر من عمل بها إلى يوم القيامة من دون أن ينقص من أوزارهم شيء أو كما قال رسول الله صلى الله عليه وسلم أم حديثة زورك إهمال يكن زورك كاتباسي بدعاء أكريه قرنجيبام حديثة نادن أم حديثة بيويستة إما اهتمامي في بدين كمعناك أويا كهركسيك لإسلاما سنتك بكا سنتك يشاك بكا يعني كسيك من سنة في الإسلام سنة يعني كابرا معناه ما اشتكنا بو أم دائما مزريني من سنة في الإسلام سنة حسنة يعني نبوة بيشا أم دائما مزريني أجري أو سنتي دسكبه وكو خوي وهر كسيكيش عمل بو سنة بكا حتى الرجي قيامة أجري بو أمش الرب بي وي أجري
ئەوانیش کەم بێتەوە و هەر کەسێکیش سنەتێکی سەیئە دامەزرێنێ خۆی تاوانەکەی بەرەکەوێ و هەر کەسێکیش کار بەوت ئینم کە حتا ڕۆژی قیامەت تاوانی ئەوانیش هەڵەگرێ بەبێ ئەوەی لە تاوانی ئەوانیش کەم بێتەوە. ئەم حەدیثە معنای چییە؟ طبعا حەدیثەکە صحیحە. هەر لەبەوە ئیمامی شافعی بیدعی کردوتە دوو بەشۆ، بیدعی مەحمودە و بیدعی مەذمومە، و عیزی کوڕی عەبدولسەلام بیدعی کردوتە 5 بەشۆ. ئەفەرمێ بیدعمانەیە واجبە، بیدعمانەیە سنەتە، بیدعمانەیە مباحە، بیدعمانەیە مەکروهە، بیدعمانەیە حرامە. ئەڵێ هەندێک بیدعە هەیە بۆ نمونە کۆکردنەوەی قورئان لە زمانی ئیمامی عوثمانە، یعنی ئەڵێ ئەوە بیدعەیەکی واجبە، یعنی لەو کاتە بووە خۆمە ئەمە نەبووە ئەمە لە پێشە، یان ئەوەی ئیمامی عومەر بۆ مەسەلەی تەراویح، بەڵام ئەمە ئەسڵێکی هەیە لە شەریعەتە، بنەمایەکی هەیە لە شەریعەتە، بۆیە مادام بنەمایەکی هەیە مخالەفەی سنت نییە. ئەم شتە دایمەزرێنی ئەمە پێی ناوترێ بیدعەیەکی سەیئە، پێی ئەوترێ بیدعەی حەسەنە. واجبە ئینەکە ئیمامی عوثمان، ئینەکە ئیمامی عومەریش نوێژی تەراویحەکە سنەتە. بیدعەیش مانەیە مباحە، وەکو فێربوون و نەحو صرف. بیدعەیش مانەیە مەکروهە، بیدعەیش مانەیە حرامە. بیدعەی مەکروهە زانایان نمونەی بیدعەی مەکروهە وەک چییە تێرنەوە؟ ئەوەیە لە دوای نوێژەکان، بۆ نمونە لە دوای نوێژەکان ئەگەر بیکەی بە عادەتێکی هەمە چەشنە سەلامت دایەوە، لە دوای نوێژە فەرزەکان تەوقە لەگەڵ ئەم لا بکەیت و تەوقە لەگەڵ ئەم لا بکەی بێژی تەقەبەل الله تەقەبەل الله. ئەڵێن ئەمە بیدعەیە، بەس بیدعەیەکی مەکروهە، حرام نییە، یعنی عاداتە. بیدعەی حرامش ئەو بیدعە نەتانێت كل بدعة ضلالة وكل ضلالة في النار. هەنێ برامانەیە یەکسەر ئەمەی عیزی کوڕی عەبدولسەلام ڕەفزەکە بە کاملی ڕەفزێکە. بۆ ڕەفزیکەی لە کاتێکە یانەوەی ئیمامی شافعی کاڵێ بیدعەی مەحمودەمانەیە و بیدعەی مەذمومەمانەیە، بۆ ڕەفزیکەم خۆ ئەمە مخالف نییە، یعنی ئەمە مخالف نییە، ئەمە لەگەڵ تعریفەکەی ئێمە و پێناسەکەی ئێمە زۆر گونجاوە، هیچ کێشەیەکی نییە. لە پێناسەکە باسمان کرد هەر شتێک لە عیبادەت و لە عەقیدەیە دای بمەزرێنی کە بنەمایەکی لە شەریعەتە نەبێ، هیچ ئەسڵێکی نەبێ لە شەریعەتە، ئەوە ضەلالەیە و گومڕایە و سەر ڕێشیەوانە. ئیتر تەواو، ئیتر ئێمە ئەوەیشی کە ئەم پیاوانە باسەکەن هەر ئەوەیە کە ئێمە وتمان، ئیتر پێویست ناکە ئێمە یەکسەر حەساسیەت وەربگرین. ئەبینم یعنی لە عولەمای بەتایبەتی عولەمای حیجاز و لە کۆن و تازەشە، یعنی عولەمای تریش زۆر حەساسیەتیان هەیە بەرامبەر بە ئەم 5 نەوعی بیدعە، زۆر حەساسیەتیان هەیە. مع العلم هیچ حەساسیەتێک هەڵ ناگرێ. بۆچی حەساسیەت؟ یا بەرامبەر بە قسەکە ئیمامی شافعی کە فەرمێ بیدعەی مەذمومەمایە، بیدعەی مەحمودەمانەیە، بۆ حەساسیەت وەربگرین لە کاتێکە کە ئەمە لەگەڵ دینە ئەگونجێ و هیچ مشکلەیەکمان لەگەڵان نیە.